کورە سعدی یەکشتی زۆر خۆش وەڵای لەم ڕۆژانە ڕۆیشتم بۆ شارێک باشە هەرگەیمە ناو شارەکە وتم ئاچیو کۆترێوتی شەق شەقەڵ فڕی تۆزێ لە وڵاتن وەڵای پێم نابەکە هەشێرەکەوتی چەند بێتامی کۆمیدی باشە چاکەت بخۆ چاکەت بخۆ ڕەشی ئەو کێکە بخۆ بە قوربانت بم ڕەشید هەر شاری تووە ئەوە زانی چی حازری کردی بەس بخۆ ڕاشید دوورەتیە زۆر بەتامە سعدی دەزانی ئەوە چێ دروستی کردیە لیمۆ کابانی ماڵ هەدی سعدی بۆ خاتری خوات دوێنێ لەگەڵ خۆمانەوە کڕی کورەوە هەو نییە بابەوە هەو نییە ئەوە لە بازاری هەیە ئەوە لە بازاری هەیە خۆم دروستم کردووە نەزانێ وەڵام ئەدی بڕوام کرد سعدی تکا لە تۆ لیمۆخانەکەم دوکانێکی شیرینی بۆ دانێ سوێن بەخوا ئەو نەخۆشەوە بڕاخانوێکە کڕنام ساڵ نا بابا ئەمە قەنەعاتمان پێ هەیە لەوە ژیانی خۆمە الله وەرە سێرە مەکە سیرکە ڕەشید ئەوە چییە؟ زۆر لە منەسیەوە چییە؟ خۆ دەربژاردیە کورە بۆ خاتی خواڵبژاردننی چی؟ ئەمە چیە مەکێ نردوێتی؟ ئەوڵ ئەمیرە تەمەشاکە نەفسی بلو نفسی پلش بزانه ئێرۆکانشی نفسی کەچەر نفسی قەوس کەچەڕێ کوتی حەبزەم بخۆیتی وەڵای خۆ ناوچان لای بنی بتڵەوە بۆ هاتووە هەوە ئەمە چێ ناتێتی تۆ وازمێنت خوا حەزێت نەبێت پەیجە پەیج بڵاوی کردو دنووسێتی کاندیدی سەربەخۆ بەس ناوەکەی ئەنتیکنوزرا زاڵە ئەستێڵی بابە و ناوی نییە ناوی ڕەشیدەکە هەدی ناوی ڕەشید عەزیزەکەم ئەو نییە ئەو نییە خەسوو جان ئەو ئێوەتە کاکە عینەن چاو کاکە زۆر عینەن قژ کەس بەیەکتری دەچن ئەو انتخابات هاتەوە انتخاباتەکانی کە هەر هەمی مهمە دیموکراسیە کاکە هەر کەس دەبی بە ئازادی ئەو کەسێکە خۆشی دی و دەزانی خزمەتی دەکا و لەگە ئایدۆلۆژیای دەگوزێ و دەنجی بداتێ بەڵام ڕیجان کۆتایی پێبێنن ئەم بابەتە لۆ کۆتایی پێبینی کاکە ئەوانش گەنجی داهاتوونە پێویستە دەنگ بدەن دەربارەی دەنگدان مەسەلەن ئەو کاندید و شتانە ئەوە چۆنە؟ دوو پراڕۆ ئەتو هەندی نێرە کەرەکی هەتا هەزە دەنگ نەدایە وەڵا روتیانە ماوتە جارێ ئەوڵا ئەمیرە فێرت نەکردینە دەنگ بدەن ئەو سا دەبێت و دەنگ بدەی نا سعدی ئەوە ئێستاکە من وەلی ئەمرتم ئەوە محێدینی ڕەحمەتی نەما و لەگە ئەبڵە ئەمیرە فێریان کە بابە دەنگ بدەن بۆ خۆمە چم دەنگی خۆمە ئێمە گەشتونەتە سن ڕۆژ دیت خوانە بێ ئەقلان پێ وەرە لە مێژەوانە گەورە بووینە بابی من بەڕاستی تا ئێستا دەنگی ناوە وەڵڵا خۆ بەپێی سەر و ڕیشی بۆ باە سنووقێکی پڕکردایە لە دەنگدان هەدی کاچی من هۆکاری ئەوی کە من دەنگ نادەم کاندیدێکم نەبینیوە وەکو خۆم بێ هەمان ئایدیا و ئایدۆلۆژیای منی هەبێ کەی کاندیدێکم بینی وەکو خۆم وەکو بێژەن مەحێدین ئامانج پرۆژە خزمەت گوزارەکانی وەکو من بوو وەڵای بە کورە بڕۆ بێعەقڵ کورە کاندید وەکو تۆبی شەرمی نییە هەر بەلایشی داناڕۆم کورە بە شەرەفمە تۆ خۆت هەر بژێرینی یەکە دەنجش ناینی باوەڕ بکەنێ داچ دەنگ ناداتێ چونکە بەڕاستی ئەزیەتی دەدەی وازی لێبێن تۆش توانی خۆڵ بژێری تۆش توانی خۆیڵ بشێرە کورەوە ئینتیخابات تەوا بوو ئەوە کۆمیسیۆنی باڵایەوە دەبی ناوی خۆت لەوێ بنووسی و دوایە دەبی شروطت تێدا بیاتیم ئەتۆ یەک شروطی ئینسانی تێدا نیە یەک شروطی شخصیەتە تێدا نیە کوڕم لەگەمە دانیشتی بەڵام شتمانی وەرناگری سعدی با لە ماڵەکەی خۆمانە بۆ مای 24 ساعت شتی وا چۆن نەبی باوە ئەبێتەکەینەوە بۆ تاقیکردنەوە بزانین ڕئیسی ئەو ماڵەی خۆمم ئەو ماڵە بە پیاوان بەڕێوە دەچی نەک بە مناڵ و تار سعدی جان یەک دقە یارمەتیم بن من لەگەڵ قسەی لیمۆخانەم بۆ مای بچوار کاژمێر با لە ماڵای مشت انتخاباتی بکەین سەرۆکی ئەڵە بژێرین کێڵێ تۆ باشتر نابێ کێڵێ و نەخران نابێت تۆ ناخێن و شوێنی خۆی یعنی ئەتو ئەوەندە سیقەت بە خۆتەیە تەواو لەو ماوەی 24 سعەتی ئاماتەم ئەو انتخاباتە بکرێ بزانین
کێشانی ئەوەیە ببێتە سەرۆکی ئەو ماڵە. یاڵا دەست پێەکەین پەرلەمانە پەرلەمان ڕاوەستە ڕاوەستێ ڕاستە نەشێنی ها لیمۆ لیمان عرض دەکەین پەرلەمانە پەرلەمان پەرلەمانی کوردستان هەر هەموو بچن دەنگدەن بسێنن مافی کوردان هەر هەموو بچن دەنگدەن بسێنن مافی کوردان وەی پەرلەمان و پەرلەمان پەرلەمانی کوردستان. علی گیان باشی قوربانە بووم سپاس. وەڵایی دیزاینێکت بۆ نێرم 20,000 فلێکسم ئەوێ ها باوکڕ کورە درۆی چیەکە ئێمە دوو کەسین لەگەڵ 1500 قەڵەم و 2000 دەفتەر. قاتەسیەیە باشە هەڵبژ ئەوڵە ئارەوەڵا خۆم هەڵبژاردووە توخوا ئەڵێ بە عەشرەتەوە دەنگت پێدی ئەخە بەس ئەوەینە دەنگدانی ماڵەوەمانە دەنگدانی ماڵەوەمان بۆ ساڵێتر ئیشەڵڵا ئیشاڵڵا باشە بە قوربان باشە باشە دڵەکەم خوا حافیز بۆسە بۆسە وەڵاهی ڕەشید نەنایڵم بەخوا قسەکەی باشە ماڵ بژاردن بەسەری ساڵ تێگەی وەڵێ ساڵێتی 4 ساڵ جاری هاتو نییە تو نازانی کاندید جان ڕەشید ئەو ڕۆژێ و برادەرەم دیت بە شەرەفم برادەرەکەنی لە مالی خۆشنەکەی خۆی کەیفی پێ نایە خۆی هەڵبژاردە کورە گوتم کاکە تو لۆ حەیە خۆت دەبێت چمرێ باشە وەڵە ئەگەر دەربچم نیە معاشەکەی چەورە ئەگەر ناخۆ من بۆم نییە بچم بسێنم مافێ گەلی کورد ئەو زەبزانە ئەوەش نییە بۆ معاشەکە دەیوێتە خۆی هەڵبژێری بەس قەیدی نییە لۆ ماوەی 24 ساعت دەست پێ دەکەن یاڵا کاکە گیانواز لەو مۆزوعانە بێنن پرۆزەی ناساندنی کاندیدەکانی ماڵی سعدی دەست پێ دەکات یاڵا خۆشەویستانم ئێستش ئێمە لێرەین بە ناساندنی کاندیدەکان تمشای چ دەکەی ماڵ کورە تەماشام نەکردووە لە خۆتۆ دەڵێ کاکە ئاواکەم ئاواکەم لێشەوە تۆچی خۆم دیارم بەڕاستی ڕیشم کە تەبن دەستی چێە ئیلا بیلا بێڵن بڕەحمەتان لێبێت ئێمە لێرەین بۆ ناساندنی ئەم کاندیدە خۆشەویستانە ئەوانیش دێنە سەر ستێج پرۆژەکانی خۆیان باسەکەن بەڕاستی خۆشەویستانی من یەکەم جار لەم کاندیدە بەڕێزەوە دەست پێەکەین کاکەەوە نەعەدالەتیە ئەمن لەو گەورەترم دەبی لە من دەست پێ بکەیت کاکە گیان بە ریزبەندی ژمارەکان دەست پێەکە قەزێتە من و گەورە و ڕیشی و بچووک و گەورە نییە لۆوە ژمارە چەندە ژمارە چ لە ئەنی ئەمە ژمارە چەندم جەنابیش ژمارە 32 بابەوە ڕقەمەوە چێ ئەو ڕقەمەی دانایە من دامناوە ئەو ڕقەم بابە عیبە بابی منەوە ئەو ڕقەمە دادنایە کاکە ئەو ڕقەمە ئاسانە خۆش دەسە بە پیر و گەنج و کاکە بە قبولم نییە قبولم نییە چاوەکەم کورە باوانەکەم قوربانێ بم تۆ لە ڕقەمە ترتە و ڕقەمە ئاسانە ئەلموهیم کردار شەرتە ئەمەلەکانی و باش بێت مشکلە ڕقەم دیە سعدیگەر ڕاست دەکا کردارەکە شەرتە بە قوربان دووبەی کە بە فەرتەنە پرۆژەکانە چییە؟ ئەی ڕەحمەتان لێبێت فەرموو بزانم چ لە حەق بەدایە وەڵڵی تۆ هەموو شتێکە شێوێنی خۆشەویستانی من ئێستش ئێوە و کاندیدی ژمارە چل با پرۆژەکانی خۆیانتان بۆ باسکەن فەرموون فەرموو بابم فەرموو دەستان خۆش بێ کۆمەڵانی خەڵکی کوردستان کورە هەتی 4 کەس دانیشتین هاتو دەڵێ لە مەلعەبی خیتاب دەدەی وەڵڵی ڕاستە کاوەکە لەم ناوایە نییە خەڵکی بە شەرەفی کوردستان کورە ڕاوەستێ کوڕم ڕاوەستێ قسەی گەورە گەورە مەکە ئەو ئینتیخاباتە مەحەلیە تەنها لۆ ماڵێ سعدیە تۆرە دوا باجەماوە چاوی لە منەوە بێ تاوا بووی کاک سعدی بڵێ فەرموو داواتان لێکەم دەنگم پێ بدەن هەر لە خۆڕا دەنگت کو پێ دەدەی جوانە تو چی بۆ پرۆژەکانە چییە؟ پرۆژەی ڕێگاوبان کۆڵانەکان هەمووی قیرتاوەکەین لەگەڵەوەش میترۆ و ترام لە ناو ماڵەکانەوە بۆ کۆڵانەکان هەتا جادەکانە بین ماڵە ئەوە بێ تۆ باسی چیەکە جا خوا بێ کۆڵانەکان هەڵۆشێنینەوە ترام کو هاچێتە کۆڵانەوە کورە هاتی قسێ بکەنیە لە قەدەر خۆت بێ فشەکەرە قسە گەورادە چێ دەکەی دەی ئەبمە دەنگی ناڵەی مناڵێکی سەر لانک مامکەشیرە هاتی ئەتووا لە ماڵێ خەریکە نییە خوشکەکەت و داکەکەت و ئەمنت کوشتیە ئەتو دەبێت دەنجی خەرچی کورە خەرک لێ بێزارە کورە خەرک لێ بێزار دەبێت چاوی بە تو بکەوێ قسە گەورە گەورانی لۆ بکەی لێگەڵە سعدی لێگە باوتارەکەی باوان بێ دەنگ بوون ئەبمە ناڵەی دایکێک
ناڵەی دایکێک لە چاوەڕوانی نەوەکەی عمل النميني عليه والله ديوي عاطفة ما غلطشي بشرف مني الشين ورورو بكيدي أول عاطفة مناس دي أميرة خان أبلا أو كرة كدري دمنا علي داي دزاني أتوتسديك يا دزاني أمر روجك زمان وانا خطاب تهلي ددا فالمو تاي داي بس تبي فرم بو بارا دقيقة معاشك يتصورا فالمو بوبر خطابەکەم گریانی تێگە و جەرگی دایک ساڵمە نابێ کاکە وتارەکەت بە بەزاقت بم پرۆژەی نێشتنی ئاڵتون لەگەڵەوەیانیم ئەی سەرڕەنگەرەکان چی بکەن من لەگەڵەوەیانیم وڵا بۆ سنڕوونێکەمەوە پرۆژەی نێشتنی ئاڵتون واتە لە پرۆسەی هاوسەرگیریدا ئاڵتون ناهێڵم من لەگەڵەوەیانیم ئەوەی بکەی ڕوونی کەنەوە والله ئەوەی بکەنی خۆم دەنگت پێ دەدەم بەڵام ئەوە قسەیەکە نییە بە قسە خۆشە بەس بە کردار کو دەتوانی من لەگەڵەوەیانیم وڵا لەگەڵ ئاڵتونەی ئەمە فەقەرەی ئەی ئەلف بوو فەقەرەی بی هێنانی ئامێرێکی کەشفکردنی درۆ ئەوە یعنی ئەوە یعنی چی هەردووکیان ڕەبتیان بە یەکەوە هەیە لەگەڵ ئاڵتونەکە بۆ نمونە کوڕەکە ئەچێتە پێشەوە بۆ ماڵی کچەکە جیازەکەی لێ بەستراوە کچەکە پێڵێ تۆ منت خۆشەوێ ئەگەر بڵێ ویق ئەوە یعنی تۆزە درۆەکە هەڵە بڵێ ویق ئەوە یعنی لە تۆزە زیاترە بەڵام ئەگە بڵێ تێت ئەوە زۆر درۆکە کەواتە خۆشی ناوێ ئەگەر هۆڕینیش لێ نەدا کەواتە درۆ ناکە و خۆشێوێ و کەواتە ئاڵتون ڕێگری نییە لە هاوسەرگیری والله جیازەکە بۆ من باشە لە من ببەست ئێستا کە نییە بێدەک دەبیتن سعدی بەڵێ سوێن بەخوا و جیازە لە تۆ ببەسرێ من شاتوانەڵە بووم ئەوە لێت بێدەک بە کوڕە بێدەک بە بەهام بزانێ چ بە هاوسەرەکە دەرێتن ئەتر لەو ماڵی خۆمان ئەوڕۆ ئەتڵە بۆ گوت کەشەی خۆش دروست دەکەیت خەریکە پێ درێژ دەکەیت کاکە وتارەکەی بە فەرموو وتارەکەی بە فەرموو پرۆژەکەی ترمان پرۆژەی وەفا وەفا چی وەفا خەڵکی شوێیە وەفا یعنی وەفاداری خۆی چەند وەفادارە بەڵێ ئێمە لە ئەم قانونی کە داماناوە بۆ وەفا چییە؟ پیاوێک خێزانی ئەمرێ بۆی نییە ژن بێنێتەوە نابێش نیوانە هەر ئەوم قوبوڵ نییە من هەدی شەرعەڵی پێدا ڕەشی دەوە چۆن نەبێت دەنگی من بۆ تۆیە کاکە لە ئێستەوە قوربان سوات تۆ نەژنی هێناوە هەدی نەژنەهێنی هیچ ڕابتی بە تۆ نییە دیفاع لەو خەڵکە ئەوەکەم کەژنەکەی مردووە کاکە زۆر شەریفی باشە کاکە ئەوە فەقەرەی ئەلف فەقەرەی بامان هەیە هەر ژنێک مێردەکەی کۆچی دوایەکە بۆی نێش و کاتەوە ئەوەم بەدڵە ئەوەم بەدڵە ڕۆت خۆ پرۆژێ و ئەستەر و فەقەرەیە هەر زوو ئەو بایە نابە ئەمیرە خان قوربە تەوقی سەرم توی نقلابەکەی عەبدولکەریم قاسم و لەبیرە باوکەڕۆ بەتەمای بە 14 ساڵی شوو بکەی منی و بمرێ وەڵڵاهی نییە ئەو پرۆژێ جوانە نییە خەریکە بەخۆم دەرجی بدەمی ئەڵێ ئەشەو بەلا ئابڵە شتەکەت بەدر نەبینیە ڕەخنەی لێ دەگری ئەمش ئەومە قسەم کرد چەپلەکە لە بۆ لێرەدا ئافرم بەردەوام بە بەڵام ئەگەری هەموارکردنەوەی یاسای وەفا هەیە بۆ ئافرەتان واتە گۆڕانکاری تیا بکەیت بزانی نییە هەتی باشکرە نییە درۆ دەلەسەی دەکاتە بەسە تا دەرگەکەی بکڕیت ئەو لە پاشان وەچی دەرچووی هەمیان لەبیر دەکەی یاڵا معاش سەوەر یاڵا دووبارە داواتان لێکەم دەنگم پێ بدەن دەنگتان بەم ملەمە کاکە کاکە تەواو بوو وەختە تەواو بوو بەقوربان فەرمووەرە دانیشە وەختی تەواو بوو ئێوە زۆر قسەتان خۆشەویستانم کاندیدی ژمارە 40 پرۆژەکانی خۆی پێشکەش کرد و وتەکانی کۆتایی هات ئێستەی نەسەر کاندیدی خۆشەویست و ئازیز و لە فڵاشیرین بەڕاستی پرۆژەیەکی زۆری هەیە و باسی کە کاندیدی ژمارە 42 فەرموو وەرە فەرموو ئەدی مهم کردارە پرۆژەکانت فەرموو ماڵە جوانەکەی سەعدی ئەی ئەندامەکانی ماڵی سەعدی ئەمە قسەی گەورە ناکەم ئەمە فشە فش و
هاتو هاوار و هەرا هۆسیان ناکەم ئەمن بەردەوام دەم لە خزمەتکردنتان ئەمن هەوڵ دەدەم ئەو ساڵی ڕابردوو چۆن خزمەتم کرد ئەو ساڵ زیاتری دەکەم ماڵەکە ئاوەدان دەکەمەوە خواردنەکان زیاد دەکەم ئەتوێتت مەطعەمە هەرچی ڕێستۆران دێ هەتا ئێستا تاقی نەکردەوە دەدبم ئاڵتون تۆزێک زەحمەتە بەڵام هەوڵ دەدەم کاسبی حەڵاڵ ئاڵتونت لۆ پێ دەکڕم ئەمن عەدالەت لەو ماڵەی بەرپا دەکەم ئەمن کابرایەکم ناوم سعدی عەدالەتە کێ باسی عەدالەتەکە تۆ عەدالەتەدا بووایە ژنە بەسەر ژنی یەکەمان نایەنە ناوە شەرەڕێک پێدایە دوایە وەکو خۆشەویستی هەردووکانم وەکو یەک خۆش دەوێ ئەواڵی چی یعنی هەنارە لە من خۆشترەوەیە؟ قسە ئینتیخاباتی قسە سعدی تۆ ئیسە باسی خۆشەویستی هەمووان دەکرد هەردووکیان خۆشەویست خێرەیسان لیمۆ هەناری فڕەیە ڕەشید ئینتیخاباتە دەبی هەمووان ڕابچێشینەوە خۆمان ئەوە خڕۆقاتە من قبوڵی ناکەم دەلێگەڕێ باتنەوەکانی بکە ئۆتگۆت ئەفولی گەڕێبا و تارەکەی با ئەو قورعانەی نییە هەموو قەلبت دەچێت بەلێ گەڕێبا و تارەکانی با بەترەق ڕێژت دەکەم ڕەشید فەرموو کاک سعدی لە چێن دەرێم لە خزمەتی بووم خزمەتی یەکە بێکەتان دەکەم زیاتر و زیاتر نییە ئاوەدانی دەخەمەوە ماڵێ مۆبیلاتەکەی دەگۆڕم ڕەنجی دیوارەکەی دەگۆڕم هەرچی ئەکسسواراتە لە بۆ دەکڕم لۆت و جلوبەرجی تایبەت ڕەشید شاڵت لۆ دەکڕم شاڵ دەبی باشترین شاڵی ئەسلی لە بۆ بکڕم پیف سعدی لەم ڕۆژانە لە بازاری کۆنەکە قاتێک کۆنە بۆ نەکڕیم خێرەی سەقاتی جلم خاتی شاڵم بۆ کڕی دوزری جوانم بۆ کڕی ئێستا ئیشم بەدەم خڕۆقات دەلێگەڕێ کاکا ئەسا هەندێک شتی تایبەتی هەیە دەبی لەگەڵ کەسە تایبەتەکان بە تایبەت باس ئەو لە وتارەکەی توایی چینەوە واز لێ من و هەروەها پرۆژەمان لە بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا هەیە لە بۆ مامۆستایان لە بۆ فەرمانبەران لە بۆ ئافرەتان لە بۆ خەوخۆشان پرۆژەمان هەیە حەزت چییە جێم لێ بگرە کاندی بە قسەکانی من تێکچووی و هەروەها پیاوان حەقی خۆیانە چوارژن بێنن شەریعەتەکە تەواو دەکەم و پێویستە پیاوان چوارژن بێنن نابێت تا دووشم قەی ناکە تا دووشم قەی ماڵتان ئاوا نەبی ئەرێ وەڵڵا یەک مەوزوعتان بەدڵ نەبوو هاکردتانە هەڵا هێشتا نایە لێگەڕێن با وتارەکانی هێشتا نایە فەرموو کوڕەکەت دەیگوت کوڕەکەت باسی وەفاداری دەکرد پرۆژەی وەفاداری لە لای من فەرقی هەیە عەکسی ئەو پیاوێک ژنی بمرێتن پێویستە ژن بێتەوە حەقی خۆیتی با بە شەڕە پێدایە بۆ تووشی خەڵە دەبیتن دەبی کەسە خزمەتی بکاتن وە ژنێک ئەگەر مێردەکەی مرد پێویستە شوو بکاتەوە کەواتە هەر بژی کاکە سعدی ئاواتان دەهێنتە دی هەر بژی کاکە سعدی ئاواتان دەهێنتە دی هەر بژی کاکە سعدی ئاواتان دەنگ بدەن بە سعدی ئاواتان دەنگە دی بۆستن بە یارمەتیتان خۆشەویستانی من کەمێکی تر پرۆسەی دەنگدان لە ماڵەکەی سعدی دەست پێ دەکات خۆشەویستانی من کەسەکانی من ئێستاش پرۆزەی دەنگدان دەست پێکات لەم پرۆسەدا ئازادی نەترسەیە نە هەڕەشایە دەنگ بەچی ئەدەی خۆت و ویژدانی خۆت چییە بە باشە زانێت توانین دەنگ بێ بۆ جا فەرموون بەس کاک ڕەشید کاندیدەکەمان خەوی لێکەوتووە ئەوە بستە پەرلەمان جاخۆ ئەگەر لە پەرلەماوە حالمان خۆش دەبی وەڵام نەک مەعاشەکە ئەوەشی هەمان لێمانە سەنن هەدی بڕابم فەرمەکە لەسەری بە ویژدانەوە خات و ئەمیرە وەس کاتی هەڵبژارێنا ئەمێ من قسە بکەم ئەمێ من قسەکەم ئازامیش قسەکەم و نەتێڵا بە قوربانێ بم ئازادی لە دەنگدان ناویش نییە ژمارەیە بۆ نمونە ژمارە تری و ژمارە تلو دووە دەنگ بە کامێنەدەی ئازادی یعنی دایکم بۆ نمونە نووسێت چل بەس کاتی هەڵبژاردنەوە ئەوە تەزویرە توێکەی هەدی
يلا فەرموون هادي أبلا ئەوە چی کاکە گیان پێویست ناکات سعدی ڕووکە بەو دیوە هادي وجدان تو يقول وجدان تحلال ڕووکە بەو دیوە ڕووکە بەو دیوە كاكو قلمي من هانوسي رشيد ئەنووسی یەک تۆ زەختی لەک یەک تۆ زەختی لێکە کاک سعدی ئەمەی لێکەرەوە جا لە پەرلەمانە وەڵاوی لێ نەکەیتەوە مافمان سفر کوڕی سفر تواو كاكا تواو ساتان لي شيء واندر هادي هيجي بیسووتێنم خێزانی خۆم عزیزم با خێزان بێ هەڵبژاردن کوڕیش ناخوات باشە کاچی بن قەڵەمەکانیش بێن نەی بێ وەخۆ ئەوە چییە؟ وتم نیۆڕۆ چیمانێ تۆ لەسەر بێشکەنی داواشی لە دایک بکەیت هادی بۆ سندوقەکەت بەدەست نەکرد ئەللاگەیە کاکڕەشی خۆشت دەنگەیە باڵە بەڵێ ئاگا لە چییە؟ دەنگدانی من زۆر سورعاتە کاکەی گیان ئەمە بە هەر لێرە بێ خواردی کوچی لێ نابێ دە با بەشێتی چی بەساقە بم ئەوە ئەمەوێ بە شەرتی وا تێکڵا بێ وەکو برنجی لێ دەنگی لە دەنگی نەکەوێت با پرۆسەکە عیبدار نەبێت خوا کاکە گیان ئێستا یەک دەنگەکان دەرێنم خواردی کوسی ئەخر ئەوەی ناوێ نا دەنگمان بە چێ دابێنەوە هەرەوە لێ ئەی ڕەحمەتت لێ یانی سیب نییە نە ئاخر کاکە دوو دەنگکەوێتە سەرێک لێک جیا بێتەوە باش تو ئەتەوێ هەموو ناوەکان خۆت بی بورە باشە کاچمە باشە وڵی مەرێ جەبدەن بسم الله کاندیدی ژمارە چل تاو هەم کەسێک ئازادە ئەی بەخۆی دەنگ بەخۆی دەدا کاکە دوومە دوو کوسی زیاترێنم تەمەشاکە عزیزم تەمەشاکە کاندیدی ژمارە چل باشی دڵنیامەوە خێزانی خۆمە منی خۆش دەوێت ئەوەش ئەبڵەیە ژنەکە ڕێک و پێکت ڕای لە منە کە زاوایەکە زاوایەکی باشە خیانەت لێکە بەشی پاش چەندین ساری خۆشەویستی ساردووکەی مامان چاش ئەرێ هێواش کردە پیاو لە بازاری خیانەت لێ دەکەی ئەرێ هێواش لە ساشتای دوکانەکەی بوو لە سابی سەکەم تا شاگرد نبووی کردنی بەنی ڕبع شەریک های دەنگ ئیستۆپ دەمووی ئیستۆپ بگرێت جارێ 34 دەنگ ماوە دەنگ فرۆشتنی چی ئەی دەنگ فرۆش دەزانم ئەسووی سعدی ئەوە دوان ئەوە سیان دوان ماوە کاندیدی ژمارە چل و دوو هەرگیزی دەرچوونیەت و سەوتم دەدایتە منەها ئەو یان ئەبڵێیان ئەتوی دەزانم بابم هەدی هاتی تۆ بۆ ئەمنە کابرایەتی نالەباری لەگەڵ منە خوای من وەک کارەبا گرێت کاکە دەی بخینەوە دەی کێڵە و دەنگە من نیم گورە هیچمان هەیە ئەتوی کاندیدی ژمارە چل ڕایگرن بابە ڕایگرن قوربان هەمینەیان ئەتویانەوە یەکتان دەنگتان بە قوتیلۆکەیدا ئەزانی زۆر قساکەی قوتیلوکەیە بتیلوکەیە قسە زۆرەکەی لەڵبژاردنا بێ دەنگ بە گوراخە ناکرێ دیموکراسیە ناکرێ هەی خائینانە هەی بێوەفاکان ناکرێ ئەوە بۆ دوو سێری کە کاکە بەلە مەکە ئەم ناوەیەک لاکەرەوەیە هەدی کاندیدی ژمارە چل دەستا ماسەکە ئەو ماڵە خائینی تێدایە ئەو ماڵە بێوەفا تێدایە دانی شەواز نەخاینی بێنانی شەبابی ماوە کاکە چۆن ماوە کاکە ماوە ئەوە چی یەکەی ڕاگرن هەڵبژارنەکە نەزیف نییە تەزویر کرایە بێژن تەزویری دەکەی ها بێوەفاکان ئەی خائینەکە وەفاتان ڕۆژیت وەفاتان ئەتوو سەرپەرشتی هەڵبژارنەکەی دەکەی یا تو تەزویرکە دەیانە و دەبی هەڵبژارنەکە نوێ بکرێتەوە سعدی گیان پێ دۆشین و مۆربوون و خۆتۆڕەکردنەوە ناکات زۆر ئاسایی و نۆرماڵە دەنگێکە دوانە سیانە تازە هەڵبژاردنەوە بڕیان لای منە فەرمودانیشە و دەنگە یەکێ بێ دوان بێکم
خائن خيانتكار خائنانة نما شربيني دبي هنالي لسسري خوم دابني أبلا توچمو ماسيو باتشو شفته نما طاب يا زحمة كاك نما کاکە دانیشە أو هم ناز في زيتون شربي وزاري غلطي بكتشي خرابة بيتك بيسا ساعة کاک سعدی دانیشە سفرەتی لە مەطعەم ماسی و نامچی دانیشە لو ما وي بيسا ساعتي بحث لك بامبي تواوا من راسي با تۆ دانیشە من بڕیارەیەم بڕۆیە دانیشە وەکو سەرۆکی لیژنەی بە یارمەتیت پاسەوانیی تۆ خۆ پاسەوانی دەدانیشە نا با پاسەوانی بی دەستەخۆش بیان چەسێنەوە ها بدبی راپەکاری بینم دەتانەکەمە دەرەوە یەک دەقە پەلەمەکە با بڕیار بم کاکە پێڕستی هەمشت براکەم ئەوە من ئەو سەوتە ئەم سەوتەیان ئەو با باس سووتان باش رازیمە تەواو بەسەرتر ئەوە بڕیاردرا کاکە بێژەنگ سەرۆکی ئەم ماڵێ کاکە بێژە جێبدی بە هەموو شتەکان رازیمە لە دوکانەکەی کاکە هەردووکوا دەبینە شاگەتت لە دوکانەکەش نییە ئەتوو ببە سەرۆک و ئەمن و ڕەشیدش لەوێ دەبینە شاگرد بە هەموو شتێکی تو رازینە بۆ دوکان هەنگۆ ڕەشتەوە مادەم تەزویرت کردیە و مادەم دەنجی خۆت فرۆش شەربی نییە دەبی لە دوکانەکەش نییە بتە سەرۆک تەواو باوە 24 ساعت دەبین و بەس گلەیی بکەی ڕەشی چی خراپە پێ دەکات هۆرتەنها لێستا وەبکە وەبکە سواری سەر ملمان بە تەواو سعدی یا ڕەبی عەمرم نەمێنێ عەقڵم داڕزێ معقولە ساحب ماڵ بیت هی سەبەبی بە فەڕاژ و شاگرد شایانی کاکم شایانی ئادی بابم مادەم دەتزانی لۆ سەوتت دایێ لۆ خۆت نییە هەر پاردەوە خەموو خەفەتێ بخۆ ئەوە چیە؟ هەستنی شەکانتان کرد هەستن دەیت وڵا خەتای ڕەشیدە ڕەشید وڵا خەتای هیچ شتێ ناکەی ئەگۆ خەتای تۆ نەبێت بێدەنگ بن بەو خوایەکەمە ئەگەر فلیپینیم نەهێنا لە شوێنی ئێوە دامنێنا بزان اینجا دوایی کێ دێ ڕەخنەم لەگرێ بابرێ با بڵێ گەنجی کورد ناکاتە سەری نەنە پاکەکەی وڵای حەقی خۆتە وڵای حەقی خۆتە کابراکە نییە ماندیە مردیە ئەمەش نییە دانیشتینە نییە ئیشێ ناکەین هاتنە سەر حازری ئەشەو بیلا ڕاستە هەر بینەیمانە دێ بەسەر چاو یەکێک تاو ناوە پاکەنێکیشتان سام بۆ بێنن نامە منە سوچاکێ دێنم بۆ نەوە پاکەرەوە عفو کامەرانگیانەوە کورە چۆن بێجەو نەبووم شاگردی کرا بەخوا ئەگە فلیپینم دانەنا لە شوێنیان کامەران بزان ئاها کوڕێستا وەکیلی گەورەی کوماشم وەکیلی هەموو عێراقم براکەت شاگردی شادەشی هەیە تەواوی کردووە تەواوی کردووە پێتەڵێمەوە جوابت لێگەرمەوە ئەگەر بزانم ئەم ڕۆیشەکان ئێمە باشی ناکەن پێتەڵێمەوە باشە قوربان دڵەکەمی دە باشەوە بوو برە مەشغوڵ حساباتی دوکانم ئەبێ دایخەمەوە ئێواراتان بینم ئینشەڵڵا باشە بە قوربان خواحافیز کاکە بێژەنگ خۆگەرمان نییە گەرمان نییە بەس عەسابم نیمەکەن بەسەر چاو سادی چیە سادی بەخێراتی بەخێر بێدادێتە ئەو تەمسیلۆکانەی دەکەیت تەمسیلۆکانەی تەمسیلۆکانێ فەرموو دادەگیان بەخێر بێ یاخوا کۆکۆ تۆ مامۆستاکەی ئارامنی مامۆستا نەهەوم نییە ناهەوم ئێمە بەراوە بەربەر سادیەوە چی دەکەی کاکە خۆ بەزەوە نییە ئەمە لەوێ دابنیشم کاکە ئێمە سادەینە جاری وا خەڵکیکەبا لەوێ دابنیش ئێمە خزمەت دەکەین فەرمووی سەرۆک بەس خۆش بێ کاگڕەشید چیان ئەوە چی دەبینم لێرەوە خەونە خەیاڵەوە چییە؟ کورە نەشەو بیلان نەخەوە نەخەیاڵە ڕاستیە من و سادیجیمان بەسەر هاتووە ئێوە بۆ کارانە دەکەن خاوەن ماڵ لە ماڵی خۆی ببێتە شاگردی قوتە منداڵێک دادا ڕێزی خۆت بگرە ئەڕۆی باشە ناڕۆی مێردەکەشت لەگەڵتە نێرمەوە کاگڕەشید بە قوربانی چاوت بم تۆ بۆم باسکەچی ڕووی داوە ڕۆژی باسی بکە نازانم چی پێ بڵێم دادە گیان گیان ئەتۆ پێت بڵێم من کێم نەنا چێ ئەتوو خاوەنی دوکانم خاوەنی و دوکانی گەمە گەمە ئێوە نەبوو ڕەشید زۆر بیدەوە باشە قوربانت بم ڕاستیەکەی
ئەم دوکانەمان لە قومارا دۆڕان. لە قومارە دۆڕا. قمار؟ سادی تۆ کەی قمار؟ ئەی دڵم. چییە؟ بۆزێک بچینەوە ماڵێ. باشە یەک سەعاتی تر نەیتەوە دەرکراوی. هیچ نەبارەت تێ دەگەین حیرانی خواحافیز دەبەزە. عەسابت نایەڵێن شاگرد. وەڵڵای ڕاستەکەی باقی قورعان سەرۆک ئەوە پێم و درۆ لەگەڵ ماڵ و ناڵتامەکە. ئەو ناپاکەرەوە شتێ پارە پێ ئەو ناپاکەرەوە. قمارانیش بۆ حرەوەمان مابوو. کاکە چۆنی باشی؟ کاکە سعدی قماری کردیە زوو خۆت بگەینە ماڵی ئەمە زوو. ئەو تەلەفۆن لۆچ کرد. تەلەفۆنی چەر تەلەفۆن مابوو بە منمان دابینی. با تازە دەنگێکت لە بۆ یەکەچی نار. باسی قمارەکەی خۆت کە باسی تەلەفۆنی من مەکە. لە بۆ دەها من نار. هەر شتێک بی ئەو مەسەلەیەم بۆ باسکە. کورە کوحای منت بردیە کورە کاچیە بین مەسەلەکە هیچ پەیوەندی بە تۆ نییە. پەیوەندی بە منەوە نییە بستە منداڵێک بوویتە ساحیبی دوکانێ؟ ئەو مەوزوعەکە کاکە واز بینە لە مۆزوعی. چ مۆزوعەک؟ مەوزوعەکە. مۆزوعەک هەبێ ئەم من نەزانم سعدی شەر لە من دەشاریەوە. دلێم کڕێ لێم گەڕێ خەریکە درم بتاقیتر لێم گەڕێ دلێم گەڕێ. خۆت دەرباسکە دەی بڕۆ دەرێ. دایگیان هیچی پێویست نییە ئاچم بۆ بازار؟ وەرە بازاری چی؟ دایگیان لەگەڵ کچە ڕەفیق ئاچم بۆ بازار شتم پێویستە. ئەمە ئێستا لەکوێوە دەرچوو؟ بۆچی دایک یعنی نابێ بچم بۆ بازار؟ ئەڵەم شتم پێویستە. باشە پرسە کردووە؟ بە کێ؟ بە سەرۆک. سەرۆک کێیە؟ یعنی نازانی بە بێژەنی برات. دایگیان پرسم بە سعدی کردو ئیزنی یاوم. پیشتەوا بوو سەرۆک بێژەنگ بەدڵتە پاکم کردەوە. بۆ دانیشتووی هەستە کاکڕەشی. بابە خۆ من لە مەتامی ئیش ناکەم ئیشی هێرەرەوە نێ و تەواو. ئاو ڕاوەستێ تۆ ڕامۆستە ئەو ناپاکەوە. پاکم کردووە تۆ کاکە چی بۆ بکەم؟ کاکڕەشی بێتاقەتم دڵم تونەتون. ئەیجا چی بۆ بکەم دڵتونە؟ نوکتەم بۆ بڵێ. نوکتە؟ دەوەرە خۆی نەکوژیت و خۆی نەبڕی من ساحیبی ئەم دوکانە بووم ئیسە نوکتە بۆ مناڵە بجێڕمەوە. کاکڕەشی نوکتە ئەڵگەی یان ڕوویتە دەرەوە. لا حول ولا قوة إلا بالله بەدەستی خۆم چیم لە خۆم کرد خوایەکیان. کاکە نوکتەیەکە بۆ جێڕمەوە. فەرموو. وەڵای سەفەرێکیان لەگەڵ عادلی ئامۆزامە بەیە کۆچین بۆ ئەو بەرزایانە بۆ شاخە جادە ئاوا پێچاو پێچ باشە. عادل سیاری لی ئەخوڕی چۆن لێخوڕینێ زۆر سرعەت بوو لە پرسەکی هاتە بەردەمان باشە. ئاوا ئەڕۆی خۆی لە سیارەی ماڵەکاو لەبێ ئاوا ئەڕۆی خۆی لە سەگەکەی کوژی. وەڵا عادل نەیکرد بە نامەردی سەرۆک بێژەنگ لەگەڵ خۆی کرد بە دۆڵەکە بڕاتە بێ مڵەن 100 لە تۆ لە 250. کۆمیدی بوو یان تراژیدی بوو کاکە. کچم ئێستا بۆ ماوەی 24 کاتژمێر براکەت سەرۆکە ئەبێ پرس بە ئەو بکەیت. دایگیان خۆ ئەوە جدی نییە ئێمە بۆ یاریەوەمان نەکرد ئیترەوەی ناوێت. وەڵا ناخوا کچم یا ئەوەتە ناچیتە دەرەوە یا ئەوتە تەلەفۆن بۆ ئەوەکەیت و پرسی پێکەیت. یعنی ئاوا بێ تەلەفۆنی بۆ بکەم ئیزنی لێ وەربگرم؟ بەڵێ. کۆمیدی بوو یان تراژیدی بوو کاکە. تخوا نوکتەیە؟ ئەی چی بۆ بکەم کاکە تۆ چی دەوێت؟ بێدەنگ. مەرحەبا سەرۆک بێژەن. سەرچاوم جارە فەرەنگی کوردی تێکمەدا بڵێ سڵاو. سڵاو سەرۆک بێژەن. ها بەڵێ. کاکەگیان ئەمە بچم بۆ بازار باشە لەگەڵ ڕەفیقمە ئەوەنم پێ ناچێمەوانە. قاتعیەن شتی وا نابێ. کاکەگیان تۆ لە فەرهەنگی ئێمە نابێ بە عەرەبی قسە بکەین بۆیە تۆش مەڵێ قەتعیەن. بارحاڵ دایک من لەگەڵ دێ؟ ناوەڵا دایک میچێڵە لەگەڵ ڕەفیقەمە ئاڕم دایک من بۆچی خۆ من مناڵ نی. ئەوە لە دەستوری فەرمانڕەوایی سەرۆک بێژەنا نییە. ئافرەت بەتەنیا نابێ بچێتە دەرەوە. کاکەگیان من ئیزنم بە سەعدی وەرگرت و ئیترەوە تۆ وڵی چی؟ ئەوە پێشتر بوو پێشتر ئێستا من فەرمانڕەوام. کاکەگیان خۆ دەزانی 8 سەعاتی ماوە دوایەوەش ئێمە ئەومان بۆ خۆشی کە خۆی تر شتەکە بەجددی وەرمەگرێت تۆش. زۆر قسە مەکە. چی لە بەرەکەی بەچێ ڕۆی؟ وەڵا کاکە چیم لە بەرای پانتۆڵ و بۆ دێک و ڕەنگەکە شیشینە. واز لەو شتانە بێنە لیمۆ. سێریکە
ئێستا من سەرۆکەم ڕەنگی دڵخوازی منیش ڕەشە. کاکەگیان تۆ وەزانی بە ئەم قسانە و تۆ ئازادی تاکە کەسیم نەگریت یعنی چی ئەم قسانە؟ نا مۆزوع ئازادی نییە، مۆزوع ئەوەیە ئەمەی ئەو بەڕەڵایی کە ئیسەر ڕووی لە ماڵی ئەمە کردو نەهێڵم. کاکە تۆ باسی چێکی بەڕەڵایی چی؟ ئەڵە پانتۆڵە بۆ تێکم لە بەرای ڕەنگەکەی شینە ئیترۆ بەڕەڵایەتیە؟ تاوە خۆم سرم ژانەکە زۆر قسە مەکە ئەوەی وتمەوە جێبەجێکە دەی خوافیز هەسە ناو دەی قەینا پیسی کەرەوە پای کەرەوە خۆم میزاجم تاوە نییە کاک ڕەشید. چی پیسی کەم و پایکەمەوە؟ پیسی کە و پای کەرەوە ئەمری من نەمێنێکە دەنگم بە تۆیە. دایکە تۆ ئەوە کوڕاهەتە تخوا بوو چی بوو؟ قسەی واسەی لەگەڵی چی؟ تۆ بێ بزانم ڕەنگیش لەگەڵ چێکاتی بازار بۆ نیە ڕەنگیشین لەبەر بکەی یان ئەڵێ بێ لەگەڵ دایک ما بڕۆی. ئەم شتانە تازەن ئەمە چییە؟ چیمان کرد بە خۆمان چیمان کرد بە خۆمان سعدی گیان سەشکر بە سعدی ئەی ڕۆڵە ڕۆزە چی بکەم؟ هەر دایکە ژیانی نەهێشین ڕێک بەدەستی خۆمان ژیانی خۆمان تێگیان. ئێستا من چی بکەم؟ وانی وەڕۆیە ئەگەر ئەو سا سعدی یەکسەر ئاوە بازاڕێکی بۆ هێنا بۆ سەر ئەو مێزەدایەنە ئەی ئێستا مە چی بکەین؟ با کوڕەکە و بیکە؟ ئەی گیان ماشەڵڵای لەبێ لە کوڕەکەم چپەنێکمان نایەوە ئەمە چی بوو کردمان؟ وەڵا خەتای تۆ بوو. هەموو ژیانی ئەمەت بەباتە هەمووی تەوا بوو خۆشیەکان سەفرەکان هەموو تەوا بوو. خۆشیەکان کۆتایی پێ ناتیە مەسەلەکە سبەی کۆتایی پێ دێتن. یعنی کو مۆزوعەکە بەسیتە کاک شتەکە هەر پەیوەندی بە تۆ نیە. سادی تێناگەم من سرم لەو مۆزوعە دەرناچێ یعنی یعنی تو سبەی دوکانەکەی ئەو کابرای پێتە فرۆشتەوە لێ وەردەگریەوە؟ چکە تو باز چ دەکەی باشە تو پێم لێ بەبێ پرسیملو دێ بازاڕی. هاتم لەبەرەوەی کە قوماشم ڕێز مەکسیکانم کوم ببوون. دوایش ئەمە سرم لەو بابەتە دەرناچی جارێک مامۆستای گیتاریە جارێک سەحەبی دوکانیە. جانە با مۆزوعەکە لەو باز بکەم قوماشەکانت کڕی؟ نا لە تو هێشت بکڕم هێشت قوماشی بکڕم سعدی لە بیرم مەبەوە. قوماشات الله قوماش دەرەجە یەک. سعدی بەڵێ باسی قوماشم لەو مەکە پێم بڵێ تێم بگەێنە ئەو کوڕە چێیە؟ بابەت سوزانم چییە؟ ئەو جار بازار دیتە وێندری خزمەتی وێندری دەکە شاگردە کوڕێکی زۆر ئاوەدار. شاگردی ئەو مامۆستایە کاچی بڵە فرە بەهرەیە هەموو نەوە بەهرەچی لێ چاوەکە تۆ چی لەبەرکەی دەدا؟ چیەوە؟ کودای نییە هەموو عالەمی نەمە تێگەیان گورە باش ئەو گەماس چ بکردمان؟ گورە بابە ئینتخاباتی چ وامەدە ئینتخاباتە بێزاری ئینتخاباتی ماران کاکە دەها وەرە کاکە بابوت باسکەم وەرە کاکە دەهامی گوڵ کاکە دەهامی ڕۆح قوربانت دەبم. کەتنی کردیە کاکە ڕۆحی دڵی پێم بێ ئەو برادرە دەیگوت بە تەمامە خێرەی بکەم جوانەکەیەکم بۆ بکڕێ چ بۆ تو جوابی نەدایەوە؟ جوابی نەدام جوای لە وازە وەژعی بینە سعدی گەلە قشتا بە تەمامە نییە داوەتەکی خێزانی بکەم کاکە کو مۆزوعی دەباتەوە ئەو لای ئەو ستایلە زۆر جوانە دەهام ئەو ستایلە زۆر جوانە وڵڵای بەجێ من دەکەی نییە لەو نوعانە لە بەرکە سعدی بەستا کاکە سعدی دوکانی دۆڕاندووە دوکانەکەی دۆڕاندووە کاکە دوکان دەدۆڕێ ڕاوەستە سعدی ئەیدە ڕاوەستە با تێبگەم برێ کاکە ئەمن چوومە دوکانی پێویستم بە قوماش بوو کە چوومە ژوورێ بینیم کاک سعدی لەوێ گێستچی لێ دەدا ڕەشید چایە دینا بستە منداڵێکی ئەوەندەش لەوێ دانیشت بوو ئەمری پێدەکردن لەبەر لەبەر چ ڕووی دێ باوەڕ بەوەی دەکەی لەوەی لێ هات چ بووە؟ نازانم کە زۆریم لێکرد وتی قومارم لە قومار دۆڕاندوومە هورە دەهام پیاوەشی عاقڵە پیاوەکی پیاوانێک ئەتو باوەڕ دەکەی بستە منداڵێک ئەمر لە سەم بکات ئەرێ وەڵڵا دە باشە بعد ئەتولۆ لێوێن دەرجێس لێ دەدەی لەبەر چێ؟ نابی خزمەتی دوکانی خۆت بکەین ئەمن زۆر سادەمە ئەمە زۆر زانیە شاگردەکانم دەرێم ئەنگۆ دابنیشت نییە بەخۆم دەچم چایانەوە دێنم پیاو دەبی سادە بیتر سادی بەڵێ قەت پێت باوەڕ ناکەم دم و چال بەوەی ناچ کە پێت باوەڕ بکەم کاکە سعدت لە کەنجیەوە قوماری دەکەی سعدی ئەتو تازیرە چ گەورەی خەڵک دەتناسی ئەتو قوماریان گۆتیە زۆر ناخۆشتان کرد دیارە قسەی خۆش دەگەن گۆ فایدەی نییە ئەمە قومارم نەکردیە
ئەگەر من قمارم کردبوو لە سەقەراتی لە سێداران بدەن سعدی هەستە با بچێت توکانێ لۆ چێ دەرێ دەچێت توکانێ لۆ چ بچی بابزان چڕ دەلاوێن دەر هەستە چڕ دەدە کاچی بتت هەستە زانی دەهام ڕاستی ناخۆشت کردی هەستە سعدی پێشم بکەوە کاکە وەڵڵاهی لەگۆڕێنی سعدی لەوە زیاتر تووڕە مەکە بەتڵە غاز بتڵە غاز برۆ وازدە هەناری بینە بڕۆ وڵی سەرۆکەوەی ڕاستبینیە قەدیم شوێنی خۆم بوو تازە لێ ڕاهات بوو هەسە کاکڕشی یان عزیەتەکە بدەم حەزێت نەبێ خوا بەس مەڵێ ناوە پاکەرەوە نییە نانا میش ئەمێ بۆی بێ ئیش دانەنیشی تخوا ئامانە مەگری ئەو بەجدیدە ئێرە ئێرە دەی کاکە مەت ئەبڕۆ پێشەوە دەی لە مەساجم دەی هێواش هێواش تەلەفونە کاکڕشی ئەوتم نەوەکو قوڕگیشت تەشەندی کرد بێ بێ سەرۆک مێشان ئەو کاتت باش بە قوربانە و چاوت بم یەک کارە سادی گەورە ڕوویدایە دام و هەنار ئێستا کە لەگەرە من بە تەمانە بێنە دوکانێ بەخۆشت دەزانی دام و وەزعی ببینی هەتوو یە ساحب دوکان تووشی مشکلەکی گەورە دەبین لۆیێ کار لێ دەکەم ئاگادار بە ئەو ماوەیە هەندێک مشکلەمان هەیە هەفتە چکەوەرە سەرسەری من خواحافیز سعدی جانێ سعدی بە چی قسەی دەکەی دڵی سعدی ڕحێ سعدی قوربانت دەبی سعدی ئەوە برادرە بۆ کاکە مشکلی دنیایە گەلە زۆرە بە مشکلی ئەو کابرای لە بۆ بجارمەوە سعدی ئەوێ من بە دەهام بترسێنێ تەلەفۆنی کردووە ئەو لەگەڵ دەهام دێ با کەشف نەبنازام چی کورە با بەدەهام کێ کورە من سەرۆکم من بەس خوا ئاگادارە کاک سعدی ئەگەر 25ەکەم لی نەبڕی نەمدا بە تۆ کاک ڕەشی بزانە چکە بۆم دەرکەوت بەس تۆ دڵسۆزیم دوکانی بە قوربانی ئەو خوا بم بەست خوا کاکە پێشنگ قەینا سەرۆکی چەند سەعاتێکم ماوە ڕەحمەتی لێبێ تۆزی شخصیاتمانەیە لەم ناوە ئەو خەڵکە ڕێزی دنیامان لێگرێ زۆریان خۆشەوێن ئێستا هەمووی دچمان لێڵە قورتێنە کاکە چەند سەعاتێکت ماوە کار لێکەم تۆزێ نەرمونیان بە وەختی خۆی ئەمنە نەرمونیان بووی چاو لە دەستی من و سعدیوە بوو قرنێکە بێ نەبوو یەک فلسە بێ نەبوو کاکە کورسیە چەند ساڵمە چی لە سەلامە ئەوە کاک ڕەشی لەسەر ئەو قسەی تۆ لە فیلمێکی ئیسپانیان بینیم خاوەنکارەکە زۆر نەرمونیان بوو لەگەڵ شاگردەکانی ئایان خوارد نییە ئەیوت بڕۆ ئاو بێنە ئاوانێک ئیفلاسیان بە کابرا کرد ئەم دوکانە ئەبێ بێنمەوە سەر ڕێی خۆی و بۆیە ئاوام تخوا هەنار دەهام بەسەرەکەم بە قوت دەبوو ئەرێ واز دەوتانە بینە سعدی ئەمت شێت کردە بەسم کاکە زەین چێت تەلەفۆنێکی زەڕوری هەیە دەبێت ئەو تەلەفۆنەش بکەم سعدی واز دەوشتانە بینە سعدی ئەو پێش بکۆ لەناو سایە تەلەفۆنی خۆل بکە سعدی هاکە مەسەلەکە تایبەتە هەندێک مەوزوعەیە مەوزوعی شخصیە خۆ ناکرێت گۆ شتەچی من بزانن دەکرێت کاکە ئێستا تو برادەرشی دەستە خوشکە کە دێ کاچ مەوزوعی تایبەتی خۆتانەیە دەکرێت من جێ لە ڕابگرم حیبا هەدی ئەمش پیاوی ناو بازاڕێمە فەیلسوفی گەورە نیچە دەڵێتن درۆزن و کەسە نییە کە باشکرا درۆ دەکات باوترین فقرەی دووەم باوترین زۆری درۆ ئەو درۆیە کە ئینسان درۆ لەگەڵ خودی خۆی دەکات نەگەوانی لە مەجلیسان دەکەن عەزیزانم ئەرێ سعدی چێ درۆی کردیە سعدی وە پێشم کەوە سعدی بابی من تو لە مەسەلەکەی تێناگەی لا إله إلا الله محمد رسول الله هەر نیچە وتە چکەی زۆر بەقوەتە دەرێت ژایەتەشی بە ئاشکرا زۆر باشتر لە خۆشەویستێکی بە درۆ وە نییە ئەکاتی دوژمنی خۆت دەناسی وەدی کاچی من تێگەیشتم وتەکانی زۆر جوانە عەزیزم بەڵام پەیوەندی بۆ مەوسەلەی نییە سعدی وە پێشم کەوە نیچە وتە چکە هەیە دەڵێتن ئەگەر خەم و ئازار نەتکوژێت بەڵام بەهێزت دەکات دەهام کوڕات ئەمەد کوژ لەگەڵ خەم و خەفەتان ئەتو ئەمەد کوژ لەگەڵ ئازارن وەرە بڕۆ چیرۆکەکەی ئێوەژە دەجێر بۆ سعدی بەسە قوربان پێشم کەوە دەی بڕۆ هەنار
شفتي وصل له هاتابي ناخوشة سعدي أوراد بيري استغفر الله طه هذه وقت شفتيها يقول لك والله تامي زور ناخوشة بزي بار وانا بار زور خوش سعدي دكو هنجينا بلي موضوع قبات كذا مشكلة ما هي أنا قلت تسوني تبعث لكين دام بريه شاعري قوري كورد تقال خوين دليتن شام شكرا بلام ولا شيرين تر زوانة والله نسبي وندي بمسألة هي تظلمون تشنو مالي والله مالي خوش ترى سعدي قام هيدا قال مش كمك باشا ستا سعدي ستا تنقاوم علي سعدي وقتي ويا كل يقدق تساوك إيه الزور تساوك مازدك نتي نيلا قام لو ما تعرف ولا قام دي اخواني تواو نيا بزور لقاني برو شكاكا سعدي لو هاي لهاتيا مستلم سعدي درناتي لو مش سلمي درناتي ما تشيل سعدي تيدكات كاكا بخوي سعدي وين ابو تقريبا يكسال اوهمني بخمو خفت كشتيا هاك رشيد بله باوکی رحمتیم تاکە وەرەسی بۆ ئێمە جێشت بۆ زانی چی بوو نوکتە بەڕاستە دە نوکتەیەکم بۆ بگێڕانەوە ئەڵێ ڕۆژێک کابرای هەرە ڕوا باش هەرە ڕوایەت ینی ناگا ینی تەواو ناگا نا سەرۆک مێژمە نایخوا کورەکەی کابرم باقول نوکتە ئەبێ ئاوا بتلەسێنێ ئەی باوکە گیان یەک پێکەنینی زۆر خۆشەوە بەسە کاک ڕەشی بەسە ئەلۆ سەرۆک پێشم بە قوربان بم چاوەکەم دەمەکانی کە مەجان لە بۆ قسە لەگە بکەم ئێستا ئەمر و دەهام و هەنار وا لە ڕێنە نییە بینەوێن دەرێ بەخۆت دەزانی دام وەزعی ببینی تووڕە دەبی قوربان دەمە چت دەوێت لۆ دەکەم چت دەوێت لۆ دەکەم نیە چەند دەقەکت مایە ئەو دەقا دوسێ دەقەکت مایە لازاننی سەعاتە کاکە دێت وایە تۆرە لۆ دەکەم و نیە ببە شاگت باشە جارەکەم کاک سعدی لە 15 چرکەی خۆشم خۆش نابم ئێمە ڕێکەوتنمان کردو 24 ساعت کاکە چت دەوێت لۆ دەکڕم ئەتوێ بەرتی لەم دەیتێ قەتعیان شتی وا قبول ناکەم کورە برای عەزیزم سارەت لۆ دەکڕم ئەو وەحدانە ئەوەنە داودە پێم سارە وەکرم کۆم بۆ دەلای من دەزانیت چی ها کورە عەزیزەکەم سارە لۆ دەکڕم سعدي يا عزيزەکەم کورە نییە زگم دێشێتن ئینشاڵڵا کاکە ناتوانم بێمە دوبەی ئیشم گەلک زۆرە ئەرێ وەڵڵا بەڵێ سعدي بەڵێ قلت قام وتليفونك شيا کورە کاکە تازە چوون ئەوەندە تەلەفۆن وهات وڵای پێم عیب لاوە دەستی جوابی دەمەوە وەلێ لە جوابی دەمەوە باش تليفون دلو خوش شاريتوا کورە کاخۆم شارتەوە کاچی بە زگم دێشی زگ ئەدی عەزیزەکەم کاکە جیان هەفتە چکە دەچیتە دوبەی سارەکەش لۆ دەکڕم خەمن نەبی ئەوە سارێ بە قەس دەوێتن برادرێک لێ لەمەعرە زانیە سارێ بە قەس دەتا باش تيجي قبات نا ئیتو حسابی قستی نییە دەکڕم بەخۆم دەکڕم لە بۆت باشە توا خۆ حافظ هذه سعدي وقت السارية وقت دبي برو مشكلة حق سعدي وبيش بكوا خۆ ئاگدارە ئەگەر 25 ئەمڕۆشم لی نەشکان نەمدا بە تۆ بزانە بە قوربانێ بم ئەوم بەدڵە تۆ پارە بە بەم و حەقم نییە بەسە دەی تەواو لەوە زیاتر چی تەوێت جوان پایکەرەوە کاکە دەی ئەوە ماوە بیرێت ئەو خۆ پیسیکە و پایکەرەوە پێی پایکەرەوە سلام علیکم عەلەیکم سەلام کاک سعدی گیان سلام علیکم یاخوا بەخێر بێ کاک دام ببین ناڵخان بەخێر بێ چییە واقع دوورمایە أنا كاكا كا بسرعة كاكا أو دناسي وانيا زور باهي ناسم أو در هنري كليبا كان ينبو ئەوەی حیاتی بردەوە هەوە كاكا بياني كمن هاتم ألي ردانش بو أيود من سروكم خاوني ودكانم أو نوع قصة قورانا باشا تقصك إسا بشاكر دي بينم ڕۆژی تخوا هەناری خێزانم خەونی نەدیت یا هەنار خان لەو کاتا لە هۆش خۆچی لەوەچێ لە خەوتاوە بینی بێت نابخوا كاكا أو تاي بو هنا بوي ألي ردانا أيرا أو سعديش إيرا خاوين دكتو تناينت خولا مش تو ركبت سعدي کەس ناتوانێت خۆ لە تۆڕەکە کورۆ دیە کورۆ غەریبێ و نێزمانە دەویدانە غەریبتری کەسە دەگەدی جەب دێت
خاڵۆ بە قورعان من باوکم باوکم باپیری باوکم هەر بە کرێکاری و بە شاگردیە ناوە قەتی کاچێ بن ناسم بە ئەڵڵا کاکە بەخۆ درۆ ناکەم واو. ئەلێرە وتی من سەرۆکم هەنار ناوی خوای سعدی. نۆ دەخۆی بەدێ تێمگەین مەسەلە چییە؟ گورە کاچی بە تۆ بە چای خۆت دەبینەوە شاگردا ئەی ئەمن باوەڕم بە هەناریە یعنی باوەڕت بە زاوای خۆت نییە خوشکمە دەیزانم باوەڕت بە زاوای خۆت نییە تۆ واو لەو ئایلێ زیادە بۆ با منیش خۆم خونتیێنم لە داخیەوە خۆم بە چای خۆم دیتم سعدی لێرە خەربول بمرم نەخۆ بچم کاکە تۆمان بەنگۆسی قەتان بە منە ماما کاکە نێو خزمەتە با کۆتایی بێ سعدی. مادەم مەیلەهات دەهام لە بەرچاوی ڕەشید و لە بەرچاوی ئەو شاگردەی بە من برێتن باوەڕت پێداکەم ئەو خزمەتە کۆتایی سعدی دەهام نییە بریابێ مەرجی خۆم بدیت وایە ئەو حسێن نەکرد حەقی خۆیەتی ئەری والله سعدی سقم بە دوو هەیە بە سقم بە وەزای نییە تێمگەن چ ڕوودەدا يا لێرە كل ما بتاعي خوتي من وشاك انا خصها شبكه تو سەر بە مشکلە دیاری زۆر الصبر دقيقه تێمگەنە مەسەلە چییە؟ بەسە تەواو ڕاستی کاڵێ دەبرێ ئەزای من کێم چی؟ دەبرێت دە قسەی بکە من شاگردم لێرە هذه شاكر كل بتسكب بيدستي اخوان بابي شي معايا قول هاي بيتي بابي معايا لوين يدك مناڵی هەتی وای لێکرێ کاکە باش تخو خاطرني ازول امنو عينيها قلت يا هاي من تعمل وخرج جابرەوە خرج تماشا ما عندك خرج ئەرێ سعدی بەسە تێمگەنە دووبارە پێ دەدەمەوە شو مشكلة كنت هیچی مرچاو بۆ کەسی ناچکە قسەکانی ڕاست بیت ڕاستەکەی چییە؟ كل جناحة دوازي اللي بيدا کاکەی خۆمانە هەموو شتەکان کەشفەکەم تەواو شاگرد لێی گەڕێ بەرگە سوکات تێ ناگرم قسەی بکە بیڵێ دەی وەکچی کاگڕەشی کاکەشتی دە قسەی بکە يا وش باش قماری کردووە ولا إلا بالله کاکە نەموت آخري كشفيك آخري كشفيك آخري كشفيك ڕەشید داوي لبندتك ڕاوستە أو سعدی بياوم خوش دويز لا كذا باوي بن بري من مسال بري باوك فيرق ومال بوا ولو شوانا آخر شو شو بودو كان شي لسدانا أبو کاک ڕەشید چۆن دەتوانی کاری وا بکەی ئێمێرەمان بە حەڵاڵی کڕی کاکە ڕەشید عەجیب ناکە قمارە دەکەی ماری خۆت کۆر کردو ماری خەڵکی شکۆر کردەوە رشيد خوا داوي لبندتك آخري لكن لو شاقردي باس كنستا كشفي كرت تخوا عزيزك داوي لبندتك بلنا لو دخلتك بس آخر زارد بقماري بكاي دعم وعدي لي وقدا ڕەشید وعدم دێ ڕەشید قسەی بکە وعدەکەم دێ شەواعد بکە وعدی چی بام بريهيتك قماري ناكم دي کاکە قومان ناکەم وادی پیاوان بی أنا کاک ڕەشید تۆ وعدێکمان پێ بدا چیکە قمار نەکەی وعد بێ من ئاڵتونەکانی خۆم دادرێم ئەو دوکانە بکردنەوە کاکە وعد منیش وعد منیش كنت ديناري لبرجيني هەتا مانگێ بە بەلاتیشی بۆ بيت بياوا قرباني بەسە تو قسەی مەکە كاكا بەبەردێنە بس تخوالك كزباز بقى كلو بياو زور بياوانية رشيد داوي لبندكم بخواني أنا دوي درسوا مش دي ناس صار تيبي كاكا هەرە بۆە کەسوبە كاكا هەرە خنار بخوي أنا نيزاني بايا استاكني أماري أعطي بدل کاک ڕەشید حاڵقەینا کاک سعدی بەڵێ بەسی دای لە برنە گۆ دەکەی ئاسایی بانم بولاوی پشتیانم بەس وعدەشی مەردانەم دێ کە دووبارە ئەو قماری ناکەوە کاک دامگیان تۆ برای منی وعد بێ هەتا ماوە دووبارە بەڵام نێرە وعد بێ پشتیانم دام تخوا دام أو سيقول كقولية أو قروة كان لو بفلوسني اهتم ما وشني مزي بعد بي ئەو چاوە بەس سعی وعدی خۆت بە قوربان بەسەرتە تەواو سعدي جان. تتغاوز الشيء قهوة مع دەڕۆین سعدی جان داوای لێبوردن دەکەم کاک ڕەشید تۆش بگەڕێەوە سەر ڕێ ڕاست بەسەرسە ولا الرشيد نیابەلەوە خواحافیز بێ خوا بەخێر کۆرە دابڕۆندەی ئەو پۆستی سەرۆکاتێن بنەوە بەڕاستی ڕەشید پێت بریم یەکەم پیاوە پۆستی سەرۆکایەتی بەرزە خۆی دیێ پیاو نییە برێ بێژەنم ئەوە پیاوە کرد ئەری وڵڵا ئەوە پیاوە هەدیکو بە قوربان دەبم بە قوربانی تۆشە بم دوایی والله بەبیلله هەلکەریم حەزەکەم زانی
نەک 5 دقە 5 سەعاتی ما بێ خنچێنم بۆ من دڵم تاقیبە دەسووە ئەمەش بیلەکە داژە بەخوا برام نییە قابلتانە